دیارە بە بۆنەی هاتنی هەفتەی بەرەنگاربوونەوە دەگەڵ مادە هۆشبەرەکان دامەزراوەی پشگیری لە ئەتیادی کۆلکە زێڕینە کە ماوەی 14-15 ساڵە لە شارستانی پیرانشار چالاکی بەڕێوە دەبات دەو حوتوێژدا بە ئەنواعی وێنە بە حیساب هاتووە بۆی کە نیشان بدات کە ئەمە دەتوانین بە نیشاندانی وێنەهایەک لە کەسانێک کە توش بوونە لەگەڵ مادە هۆشبەرەکان و مادە سەرکەرەکان کە واقعاً ژیانیان دەمەترسی کەوتەوە وجودیان لەبین چووە بە نیسبەتی ئەو شتێک کە تووشی بوونە بە وێنە دەمان هەوێ نیشان بدەین کە خەسارە و ئاسارێکی جوبران ناپەزیر کە بەهەرحاڵ لە کۆمەلگا دەتوانێت بە وەسیلەی توشبوون بە مەوادی مخەدر یا مادە هۆشبەرەکان خۆ نیشان بدات. ئەوڕۆ وەک دەبینن ئەنجومەنی پیشگیری لە احتیادی کۆلکە زێڕینەی شارستانی پیرانشار هاتووینە نمایشگاکی حەکسن بە بۆنەی هەفتەی مبارزە بە مەوادی مخەدر دابین کردووە لە ئاستی خیابانەدا هەرچەند کە مۆسسەی کۆلکە زێڕینە توولی ساڵەدا دەسەڵاتی شارستاندا فعالیتەکانی فقط مختص بە نمایشگایەکی نیە توولی ساڵەدا دەچینە مزگەوتەکان دەچینە هەر شوێنێکی کە جەماعەتن بۆ خڕبیتەوە و جێیەک لازم بێ ئەمە حازرین بۆ قسەکردنیە بۆ ڕوونکردنەوەی خەڵکی دەمەوردیە و موادی مخەدیرەوە و بەڵا خانمان سوزای کە تووشی جەماعەتی بووە وەلی ئینتزاریشن هەیە فقط تەنها فعالیتەکان چمەوڕۆ بن هەوێ یانەن هەوێ وەزعیەتی موادی مخەدیر بەداخەوە پەرەی ستاندووە ئەو پەرستانەش حسی مەسئولیەتێکی اجتماعی زیاد دەکات کە لازمە هەرێک لەمە ئەحساسی و مەسئولیەتی بکەین نەگەوەی کە بڵین فقط چونکی مؤسسەیەک بنێوی پیشگیری لە ئەتیادەیە کارەکان نەخێر ئینتزارن هەیە لە کولی مەدارسەکان ئامۆژپەروەرج دانیشگاکان مامۆستایانی ئاینی حتى الإمكان دەجمعەکاندا زیاتر وەختی بۆ دابنن زیاتر قسەی لەسەر بکەن یا ئیجازە بدەن بەو نەفەرانی کە واقعاً شارەزانە دە و مۆزوعیدا دەتوان بێن قسام بکەن ئەوە حسی مەسئولیەتێکی جەمعیە لەسەر هەمووانە.